هەمیشە دەوترێت هەورامیەکان دۆستی ژینگەن و لە هەر شوێنێک ئەوانی لەبێت سەوزایی و درەخت و ژینگەیەکی لەباری لێیە. هەر ئەمەش وای کردووە هەورامان دەوڵەمەند بێت بەڕووبەرێکی فراوان لە سەوزایی و باخ. ئەوەش وای کردووە لەسەر ئاستی عێراق ببێتە جێگەی بایەخی گەشتیاران و لە تەواوی شارەکانی عێراقەوە هەوڵاتیان ڕوو لەم ناوچەیە بکەن. بەڵام وشکە ساڵی ئەمساڵ زەرەری زۆری لە باخ و دارستانەکانی هەورامان داوە. ئەگەر چارەسەری پێویستی بۆ نەدۆزرێتەوە ئەوە کارەساتی ژینگەیی ئەگەرێکی کراوە دەبێت. شارپرێس بۆ یەکەم جار بەدواداچوون بۆ هۆکاری وشکبوون و زەردبوونی بەشێک لە باخ و نەمامەکانی ڕێگای خوڕماڵ بیارە دەکات. ئەم نەمامانە مێژوویەکی کۆنیان نییە و هێشتا سەرەتای تەمەنیانە و بوونەتە جێگای بایەخی گەشتیاران. لە ئێستادا نیشانەی وشکبوون بە نەمامەکانەوە دەرکەوتووە و مەترسی لە ناوچوونیان هەیە. بەڕێوەبەری ناحیەی بیارە ئاماژە بەوە دەکات ئەو درەختانە جێگەی بایەخن و پێشتر بە جۆگە ئاویان دراوە، بەڵام ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە بە تانکەر ئاو دەدرێن. دیارە ئەو نەمامانەی یان ئەو دارانەی سەر ڕێگای زەردە هەڵبیارە ئێمە زۆر بەسەرنج و زۆر جێی گرنگیە لە لامان. وەکو بەڕێوەبەراتی ناحی بیارە دایم بە سوپاسەوە بۆ هۆبەی دارستان و پاوەنی بیارە کە بەردەوام خزمەتیانەکەن سەرپرشتیانەکەن، بەڵام ئاشکرا لە بەڕێستان کە ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە بۆهۆی نەمانی ئەو ئاوەی کە لە ڕێی جۆگەکان و ئاهاتە ئەو دارانە، ئەم دارانە تەمان پێشتر بە جۆگە ئاودراوە، بەس ئەم ساڵ ئەم جۆگانە وشک بوون، بۆیە پانامان بردوودە بەر تەنکەر و هەموو هەوڵێکمانەوە بۆی وشک نەبن. نەمامەکانی ڕێگای خوڕماڵ بیارە لە ساڵی 2014ەوە نێژراون و ژمارەیان 5,000 نەمام دەبێت. بەڕێوەبەری هۆبەی پوش و پاوان و دارستانی بیارە هۆکاری زەرد هەڵگەڕانی نەمامەکان بۆ شارپرێس ڕوون دەکاتەوە و دەڵێ لایەنی پەیوەندیدار هاوکارمان بوون، بەڵام بەهۆی وشکە ساڵی و کەم ئاویەوە زەرد بوون. ئێمە وەکو هۆبەی دارستان و پاوەنی بیارە ساڵی 2014 هەڵسان بە ناشتنی نەمام لە ڕێگەی سەرەکی خۆرماڵ بۆ بیارە. دەستمان پێکرد ساڵ بە ساڵ نەمامەکانمان زیاد کە تا گەیشتە 5,000 نەمام. ئەم نەمامانە یەکەم ساڵ و دووەم ساڵ بە تەنکەر دێرامان کەم نەمامەکان زۆر بوو بە شێوەی جۆگە لە بیارە و زەرداڵەوە ئاومان بۆ هێناون، بەڵام ئیمساڵ لەبەر وشکە ساڵی ینی زیانێکی گەورەیان پێگەیانوە و ئەوە درەختەکانی زەرد بوون و جگە لەوەی لە ڕووی ژینگەیەوە بایەخی بۆ سنوورەکە هەیە، لە هەمان کاتدا سیمایەکی جوانی بە ناوچەکە بەخشیوە سەرەڕای هەوڵەکان بۆ بە سەوزهێشتنەوەی نەمامەکان، بەڵام کە لێیان دەڕوانیت تێدەگەیت ئەم ساڵ زووتر لە وادەی خۆی وەرزی پاییز دەیانگاتێ. تەمەخۆی کە لە سەرەتا ئەو پرۆژەیە پێشنیار کرا کە شتێکی بەو شێوازە ئەنجام بدرێ، هەرچەند خۆی شوێنەکە پڕە لەو سەوزایی پڕ لەشتی جوان، بەڵام کە ئەمەش کرا کارێکی زۆر باش بوو، کارێکی زۆر گرنگ بوو. یعنی خەڵنە خەڵکی بیارە دەرەوەی بیارش کە لە شوێنکەوە هات زۆر دڵی بەو وەکو بڵێ ئەو درەختانە خۆش بوو کە نێژران ئێژگار خەڵکەشاو بوو بەو کارە، کارێکی زۆر باش بوو، زۆر پیرۆز بوو. و ئێسەر بەو شێوازە گەشتووە کە لەم ساڵە کە ئەیبینی خەریکە نەک بڵێم زەردەبێ، خەریکە لەدەست دەرەچێ بەڕاستی، خەریکە وشکە بێ. بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەم وەرزەی هاوینە و وشکە ساڵی و کەم ئاوی هۆکاری سەرەکی زەردبوونی نەمامەکانە، بەڵام کەوتنەوەی ئاگر و سووتانی پوش و پاوانی ناوچەکە کە هاوڵاتیان لی بەرپرسیارن زیانەکەی کەمتر نییە لە کەم ئاوی و بەرزی پلەی گەرما. شادی ئەمین، شارپرێس، هەڵەبجە.